بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان دەبێت لە بەرنامەیەم جارەشدا درێژە با گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک سەباح یەحیا حەمدانی ڕایدی پێشووی ئەمنی عراقی لەم بەرنامەیەشدا زیاتر تەرکیز دەخینە سەر ئەو کارەکانی کاک سەباح لە نەجەف بە تایبەتی ئەو کە ماوەیەکی زۆر ئاگاداری جموجوڵی مەرجعی شیعەکان بووە و چاودێریان کردوون لەلایەن ئەمنی عراقیەوە. کاک سەباح بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. لە ئەڵقەی پێشوودا باسی ئەوەمان کرد ئێوەتان کە سەید خۆیی زۆر نەیەویست باسی حربی عراقی وێرانی بکات و بە هیچ شێوەیەک باسی ئەوەی ناکرد، بەڵام ئەگە پرسیاری ئەوە بکەم ئایا هیچ هاوسۆزیێکی هەبوو لەگەڵ ئێران وەکو وڵات؟ الله أعلم في القلوب. خوا ئاگاداری ناو دڵی ئینسانە. بەخێراتنتان دەکەم بێگومان باڵقەی کوێنێ، خوا ئاگاداری ناو دڵەکانە. من لە جێ ئەو بوومایەوە بە دڵنیاییەوە پشتگیری وڵاتی خۆم دەکرد ئێران، بەڵام وەکو مەرجع ئەو بەرپرس بوو لە بەرامبەر هەموو شیعە بە عراقی و عەرەب کورد و هەموویەوە. ئەو بەرپرسە دەبێت بە جۆرێک قسە بکات. باشە، بەڵام تۆ شتی وا تێدا نابینی؟ نەخێر، نا، بە هیچ جۆرێک هەستم نەکردو هاوسۆز بێت لەگەڵ ئێران، تەنانەت منداڵەکانیشی. بەڵێ باشە، ئەو کاتە باسمان کرد سەید سیستانیش لە نەجەف بوو، هیچ پێگەیەکی بەهێزی ئاینی هەبوو ئەو کاتە؟ لا طبعا. بێگومان نەخێر، نا، پێگەیەکی ئەوتۆی نەبوو جگەلەوەی کێ بوو لەو موجتەهیدانەی لەوێ بوون و لە حەوزە دەیان خوێند. جگەلەوەش ئەو کاتەی سەید خۆئی کۆچی دوایی کرد ئەو نەبووە مەرجعی باڵا، بەڵکو سەید عەبدولئەعلا سەبزەواری بووە مەرجعی باڵا. ئەمیش کەسایەتێک بوو من پەیوەندی تایبەتم لەگەڵی هەبوو، پەیوەندێکی بەهێز، دەچووم و بەسرم دەکردەوە. کراوەترین پیاوی ئاینی کە ناسیبم سەید عەبدولئەعلا سەبزەواری بووە. ئەم پیاوە لە دوای کۆچی سەید خۆئی بووە مەرجعی باڵا. کێ دژایەتی دەکرد؟ کوڕەکانی سەید خۆئی. ئەوان پێداگیریان دەکرد کە دەبێت سەید عەلی سیستانی ببێتە مەرجع. لەو ماوەیەدا ئەوان هەر خەریکی مشتومڕ بوون لەسەری، بەڵامی دی سەبزەواری بووە مەرجع و کۆتایی هاتبوو. زۆری نەبرد، ئەویش کۆچی دوایی کرد، بردنێکی سروشتی و تەنیا 6 مانگ دوای ئەوەی کرایە مەرجعی باڵا. بۆ دەستنیشانکردنی مەرجعی نوێ کوڕەکانی خۆئی پشتی سەید سیستانیان گرت و بەو شێوەیە ئەو بوو بە مەرجعی باڵا. بەڵێ باشە، حیزبی بەعەز لەو ناوەیە یاریە کرد لە بینی ئەو بنەماڵانەیە یاخود ئەو سەرکردە شیعانەیە، ئەیویست بیانکا بە گژیەکە یاخود بە چ شێوەیەک مامەڵەی لەگەڵاکردن؟ على حد وجودي تا ئەو کاتەی من لەوێ بووم ئاگاداری دواتر نیم، بەڵام هەستم بە گەمژەی و دەبەنگێکی زۆر دەکرد لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ مەرجعیەت و کەسایەتی ئاینیەکە. تۆ بهێنە پێشچاوت بەڕێوەبەری ئەمن، واتە بەڕێوەبەرەکەی من کە لە من کۆنترە و دەبوو لە من تێگەیشتوتر بێ. لە کاتێکدا من ئەفسەرێکی پلەنزم بووم و نەقیب بووم، بەڵام ئەو مقەدەم بوو، دەبوو لە کاری ئەمنیدا قاڵ بێت. دەچم ئاگاداری دەکەمەوە، دەڵێم سەید خۆئی بڕیاری داوە لە عێراق بڕوات، دەڵێ با بڕوات ملی بشکێنێ. ئەمە چ بەڕێوەبەرێکی ئەمنە؟ هەڵەیە کەسی وا بکەیتە بەڕێوەبەری ئەمن. تۆ بەڕێوەبەری ئەمنی، دەبێت شارەکەت لە ڕووی ئەمنیەوە بپارێزی. تۆ بەرپرسی لە ئاسایشی نەجەف. ڕەفتاری لەم جۆرە کێشەی ترسناکی بەدواوە دەبێت. خۆ ئەگەر بەڕاستی سەید خۆئی ڕۆیشتبایە لە کاتێکدا کە شارەکە پڕ بوو لە دەنگۆ پاش لە سێدارەدانی پیاوانی بنەماڵەی میلانی و لە سێدارەدانی سەید محەممەد تەقی جەلالی، باشە چی بەسەر وڵاتە داهات؟ بۆیە ئەوانە کۆمەڵی خەڵکی گێل بوون و لە کاتێکی نەگونجاودا بووبوونە حاکم. هەرەمانەش بوون ئەو هەموو دوژمنایەتی و ناکۆکیان بۆ بەجێهێشت. باشە، ئەی دەستگا ئەمنیەکان بە چ شێوەیەک تەماشای عەلی سیستانیە سەید عەلی سیستانیانە کرد؟ یعنی تێڕوانینی ئەوان لەسەر عەلی سیستانی چی بوو؟ سەید سیستانی کەسایەتێکی ناسراو نەبوو لە نەجەف.
من ئێستا باسی شتێکت بۆ دەکەم کە یەکەم جارە باسی دەکەم و بە بینەرانی ڕوودا و گویان لێبێت. پەیوەندیکی ڕاستەوخۆم لەگەڵ یەکێ لە سەیدە مەرجەعەکانی عەرەب دروست کرد بە ناوی سەید محەممەد عەلی ئەلحەمامی. کوڕێکی لەوێ پزیشک بوو، کابرایەکی عروبی و موجتەهید، وانەی ئاینی هەبوو، ئیمامی سەحنی حەیدەری بوو، واتە مەزارەکە ئیمام عەلی، لە هەموو ڕوویەکەوە کامەڵ بوو. من توانیم بگەمە ئەو پیاوە و راپۆرتم دەنووسی لەبارەی عروبەتی و جۆری بیرکردنەوەی. زۆر جاریش زانیاریم لە دکتۆری کوڕی وەردەگرت. بارحاڵ بۆ ئەنجامە گەیشتم کەم پیاوە ممکنە بمانگەێنێتە ئامانجی دامەزراندنی حەوزەی عەرەبی. بەڵام لەو جۆرە بوو کە حەزی دەکرد دوور بێ لە ڕووناکی. منیش هەموو ئەم شتانم بۆ ئەمنی عام دەنووسی. چی ئەم راپۆرتانەی دەبینی؟ یاریدەدەری بەڕێوەبەری گشتی بۆ کاروباری سیاسی و بەڕێوەبەری ئەمنی عام و بەڕێوەبەری شوعبەی تایبەت، واتە شوعبەی پێنجەم. تا گەیشتەوەی ڕۆژێک عەقید سەعدون لە ئەمنی عامەوە هات بۆ ئەوەی سەید حەمامی ببینێ. هێ ناکرێت تۆ ڕاستەوخۆ بیت و بتەوێت بیبینی. دەڕاوەستا زەمینەی بۆ ساز دەکەم و کارەکە ڕێک دەخەم، ئەگەر حەزی نەکرد مەیە، قبوڵیان نەکرد، هات ڕاستەخۆ بیبینێ. وتیان مادام بیرکردنەوەی ئاوایە و ڕازی بۆ مامەڵە لەگەڵ نەقیب سەواح بکات، کەواتە ئەمە کەسێکی باشە. دیدارەکەمان بۆ ڕێخست، عەقید سەعدون ڕۆیشت و هەموو شتێکی تێکدا. لە دیدارەکەدا ناڕاستەخۆ هەڕەشەی لێ کردبوو. یانوا تێگەیشت کە ئەوە هەڕەشەیە و بەهۆی ئەوەشەوە کارەکە تێکچوو. لە دوایەوە تەنانەت لەگەڵ منیش قسەی نەدەکرد. 180 پلە هەڵگەڕایەوە و هەموو دەرگایەکی لەداخستی. هەر تەنانەت قوتابخانە ئاینەکەشی داخست. وانەگوتنەوەی نەما و ئیدی هەر نەشاتەوە بۆ پێشنوێژی لە ڕەوزەی حەیدەری. ئاوا بۆ گوشاریە من. ێ باشە لێ گەڕانکاری خۆمان بکەین، ڕەنگە ئەو خۆشی لە زمانی مناتبێ، لە قسەکانم و لە شێوازم. ڕاوەستە با بگەمە ڕاستیەکە، ئەگەر گومان لە زانیاریەکانی من هەیە بۆ تۆمار دەکەم. هەموو دیدارەکان تۆمار دەکەم و گوێ بگرە بزانە سەید حەمامی چۆن قسە دەکات. ئەمە نمونەیە کە لە ئاستی گەمژەی ئەوانەی لە دەستگامنیەکاندا کاریان دەکرد. زۆر باشە. ئێمە کەمێک باسی سەید محەممەد باقر سەدرمان کرد، بەڵام ئەم بێ کەمێکی زیاتر باسی بکەینەویش باوە پرسیارە بکەم بۆچی بەو شێوەیە لە سێدانە درا، ینی تەنها خۆشی نەبووە بزانم خوشکەکەیشی، ینی خوشکەکەیشیان ئیعدام کرد، خوشکەکەی لەسەر چی ئیعدام کرا؟ بەڵێ بە کورتی باسی دەکەم. خۆی ئەمە باسێکی قوڵە، بەڵام بۆتان پوخت دەکەمەوە. من لەوێ نەبووم، بەڵام هەموو وردەکارێکیم خوێندوەتەوە و 28مە. لەکێ لەوانەی کە جێبەجێیان کرد. ئەمە باسی 3 مانگ پێشتر دەکەم، 3 مانگ پێشەوەی ڕەوانەی نەجەف بکرێن. یەکەم جار کە ڕەوانەی نەجەف کرام خانوم نەبوو، لەکوێ دەنووسم؟ لە خانووی ئەفسەران. ئەفسەرەکان کە دادەنیشتم بە وردەکاریەوە باسی هەموو شتێکیان دەکرد. چیرۆکی لە ناوبەردنی سەدر چۆن بوو. ئەو ئەفسەری کارەکەی جێبەجێ کرد، من لە خۆیم بیستووە. ئێستا کە جارجار باسی دەکەمەوە هەندێک لە برایانی شیعە وەڵامم دەدەنەوە و دەڵێن ئەو قسانە ڕاست نین. نەخێر برا ڕاستە، ئەو دەچێت سەرچاوی تر دێنێ کە هەمووی درۆیە. کەواتە ئەوەی تۆ چییە؟ مەسادرەکەی تۆ چییە؟ سەرچاوی من ئەو ئەفسەرانان کە خۆیان کارەکەیان کردووە، لەوانە دویان لە ژێر خاکخستنی سەید محەممەد باقر سەدردا بەشدار بوونە و لە ساڵی 1992 کوژران. ئەم دوو کەسە ڕێز عورەفای من بوون، خۆیان مردوونێژ بوون و هەمان کاتیش لا ئێمە بوون لا من. بێگومان لە بەرەوەی لەگەڵ خەڵک نزیک بوون،
زانیاریان دەهێنا ئەم دوو کەسە لە بە خاکسپاردنی سەید سەدردا لەوێ بوون. دەگەڕێمەوە بۆ سەرەتا بۆ ئەوەی پوختەی چیرۆکەکە باس بکەم. خومەینی لە ئێران سەرکەوتوو بێگومان خەیاڵی وابوو لە عێراقیش دووبارەی دەکاتەوە. بە ڕێگەی جیاواز دەستی کردبوو بە نامەناردن بۆ سەید سەدر بۆەوەی خەڵکان بدات بۆ ڕاپەڕین. بۆیە جۆرێک لە گەماڕۆی خرایە سەر. هەندێک لە پیاوانی ئاینی کە بانگەشەی ئەوە دەکەن لە سەید سەدر نزیک بوونەوە وا باس دەکەن کە لەژێر گەماڕەوەیەکی توند بووە. ئەوە درۆیە. گەماڕەوەیەکی سنووردار هەبوو. گەماڕۆیەکی ئەمنی بوو. چاودێری هەبوو. هەر ئاسان دەکرا. پیاوانی ئەمن دەهاتن دووسێ کاژێر لەبەر دەرگاکەی ڕادەوەستان دەهاتن و دەچوون. ناوچەکەش هەمووی بەردەوام هێزی ئەمنی لێبوو بە شێوەیەکی ناسروشتی. گەماڕۆکەی سەید سەدر بەو جۆرە بوو. هذا هو الحصار اللي بدأ على السيد الصدر. ماوەیەک ئاوە تێپەڕی و بروسکەیەک لە خومەینیەوە هات. داوای لێ دەکات عێراق بەجێ نەهێڵێ. بروسکەکە دەڵێ بیستومە دەتەوێت بڕۆی. نەڕۆی. مەبەستیەوە بوو بمێنەوە هەتا جڵەوی شۆڕشی ئیسلامی لە عێراق دەگریتە دەست. سەدامیش ئەمەی بیستەوە بێگومان هەمان ئەم بروسکەی نەخوێندوێتەوە بەڵام لە هەواڵەکانەوە دەیبیستێت. چونکە ئەوان لە میدیای خۆیانەوە بڵاویان کردەوە. ئێمە ڕوژاندنێکی ئاشکرای خەڵکە. سەید سەدر خۆشی لە لایەنگرانی خومەینی بوو یان با بڵین لە لایەنگرانی بیرۆکەی بەرەنگاربوونەوە بوو. ئەم بیرۆکەی بەرەنگاربوونەوەیە پێچەوانە و دژیاراستەی سەید خۆئی بوو کە پێی وایە باوەڕداری شیعی دەبێت چاوەڕێی ئیمام مەهدی بێت. محەممەد باقر سەدر لەم مەسەلەی بەرەنگاربوونەوەیەدا هاوڕای خومەینی بوو. بە پێم بیرۆکەیە ناتوانی بێدەنگدا بنیشی بەڵکو دەبێ کاری بۆ بکەی هەتا مەهدی دەردەکەوێ و ئەو کاتە ئێمە بەیداخەکەی دەدەینێ. ماناکەی ئەمە بوو. سەید سەدریش لەگەڵم بیرۆکەیە بوو کە بە شێوەیەکی گشتی سەرچاوی مەترسیە بۆ ڕژێم. بۆیە فەرمانی دەستگیرکردن بۆ سەدر دەرچوو. ئەوە بۆ بردیان بۆ بەغدا بۆ شەعبەی پێنجی ئەمنیە. کە گەیشتە ئەوێ ئەکرەم سەعید بەڕێوبەری ئەمن خۆی چوو بۆ لای. هەر لە ماڵەکەی خۆشیەوە بەڕێزەوە هێنابوویان. لە بەغدا 4-5 ڕۆژ مایەوە لەو چەند ڕۆژەدا خوشکەکەی چی کرد؟ بنت ئەلهودا هەموو دنیای تێگەیاند. اینجا هەڕەشێشی کردبوو کە ئەگەر هەتا سبەی ئازادی نەکەن لە کازمیە و لە هەموو شارە شیعانشینەکانی عێراقەوە خۆپشاندان دەکەن. بەڕاستیش هەندێک بەدەم مانگاوازەکەەوە چوون. لە کازمی بەغدا خۆپشاندان کرا. هەروەها لە نەجەف بەڵام بە خێرایی سەرکوت کرا. لە کازمیە و لە بەسرە و کەربەرا خەڵک کەوتنە جموجۆڵ کەواتە توانی خەڵک بۆ خۆپشاندان ساز و ئامادە بکات. إلى تظاهرات کەواتە ئەوان هێز و قووەتیان هەبووە. أكيد بێگومان بێگومان خەڵکێکە بوون باوەڕیان پێی هەبوو. سەدر خۆی کەسایەتێکی زۆر دیار و درەوشاوی هەبوو. تەنانەت نێوبانگی لە مەرجەعیەتی خۆی زیاتر ڕۆیشتە بوو بە تایبەتی لە ناو عەرەب. کەواتە بۆ سوود لەمە نەبینن. بەرحاڵ خۆپشاندان کرا و ئەوەش ئاماژەیەکی دایان ڕژێم کە سەدر دەتوانێت کێشەیەکی گەورەیان بۆ ساز بکە. بە تایبەتیش لەو کاتەدا کە تازە خومەینی سەرکەوتوو بوو. ئێران هەمووی خڕۆشا بوو. هەموو هاواریان دەکرد شۆڕش و شیعەش ئەمەیان دەبیست. کەواتە دەبێت سوود لەم چەخماخەیە وەربگیرێ. سەدر دەستگیر کرا و خەڵک دەستیان بە خۆپشاندان کرد و خۆپشاندان سەرکوت کرا و لە ترسیەوەی کە دووبارە خەڵک بڕژێنەوە سەر شەقام سەدر ئازاد کرا و گەڕاندیانەوە ماڵی خۆی. ئەمە هەر نزیکەی هەفتەیەکی خەیاند و بردیانەوە ماڵەکەی خۆی. ئەوەی کە دەڵێن خرا بۆ ژێر گەمارۆ هەمووی درۆیە. هیچ گەمارۆیەک نەخرایە سەر سەدر. بۆچی؟ سەدر دوایەوەی ئازاد کرا هەرچی شیعی عێراقەیە لە تەلعفەرەوە هەتا بەسرە هەتا ئەبوو خەسیب
دەستە دەستە بە ئۆتۆمبیل دەهاتن بۆ سەردانی. جاری وا هەبوو 5-6-20 پاسی کۆستەر یان بە ئۆتۆمبیلی بچووک داهاتن و پیرۆزباییان لێ دەکرد کە بە سەلامەتی گەڕاوەتەوە. ئەمە نەجەفی خڕۆشاند. من ئەمەم چۆن لە بیرە ئەو کاتە لە ئەمنی قەزاکان بووم لە مووسڵ. بەردەوام بروسکەمان بۆ دەهات دەربارەی ئەو کەسانەی ئۆتۆمبیلی ژمارە ئەوەندە چۆ بۆ نەجەف بۆ سەردانی سەدر. ئۆتۆمبیلی ژمارە ئەوەندە چوو. اینجا لەو کاتەدا ڕێنماییمان بۆ هات کە خەڵکی خۆمان لەگەڵ ئەو خەڵکە بنێرین بۆ پیرۆزبایی بۆ ئەوی بزانین کە چی دەگوزارێت. ئەو ناوچەی منیشی لێ بووم شیعی زۆری تێدا بوو. ئەوە بوو خەڵکە بنارد بۆ نەجەف. چوون و ئەنجامەکەشیان بۆ هێناینەوە. چونکە لەوێ چوونە ژوورەوە بۆ لای و بینینی سەدر زۆر ئاسایی کەواتە دەستگاکانی ئەمن دەیانتوانی بیگەنێ و چاودێری بکەن و تابلۆی ئۆتۆمبیلەکان تۆمار بکەن و ئەگەر کەسێکیان لەنێو ئەو خەڵکە ناسیەوە زانیاری لەسەر بنووسن. بارحاڵ ئەمە بووە هۆی چی؟ سەدام حسێن هەر شێت بوو لەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیل و سەردانی کرد. دەیگرن خراپە و ئازادی دەکەن خراپتر. ئەمە ئەمەژەیەکی ترسناک بوو. بۆیە دەست بەجێ بڕیارێکی نوێ دەرچوو. فەرمانێک بوو لە فازڵ بەڕاکەوە کە دووبارە دەستگیری بکەنەوە و خوشکەکەشی بگرن کە خەڵکی بۆ خۆپشاندان وروژان. چونکە ئەگەر بەتەنیا هەرخۆی دەستگیر بکرێ هەمان کێشە سەر هەڵدەداتەوە. نزیکەی هەفتەیەک تێپەڕی و ڕۆژی 5 نیسان بوو کە دووبارە دەستگیر کرایەوە. ئەمە دەستگیرکردنی جاری دوم. زۆری پێشوو کە دوایەوە ئیعدامیان کرد. دوای گرتنەکەی گرتنی دووهەم هەر دووسێ ڕۆژ خرایە ژێر لێکۆڵینەوە. من بە گوێرەی ئەوەی لە ئەفسەرەکانی شەعبەی پێنجەم تێگەیشتم فازڵ بەڕاک لەگەڵ کوشتنی سەدر نەبووە. دوو جاری شەڵی لەگەڵ سەدام حسێندا بوو کە لە نیازی لە ناوبەردنی سەدر پاشگەزی بکاتەوە. بەڵام نەیتوانی. پێیان گوتبوو بڕیارەکە کۆتاییە. کۆتاییەکە چۆن بوو؟ هەر لە ناو بارەگایە من فیشەکێک بەسەری ئەمیانەوە و فیشەکێک بەسەری خوشکەکەیەوە. بێگومان لە کاتی لێکۆڵینەوەدا ئەکرەم سەعید بەڕێوبەری ئەمن، خەیری چلمێران، سەعدون سەبری ئەمانە بەرپرسە باڵاکانی شەعبەی پێنج بوون. ئەمانە هەموویان لە لێکۆڵینەوەکەدا ئامادە بوون. ئەکرەم سەعید کە خەڵکی موستە و بەڕێوبەری ئەمن بوو وردەکاری ئەوەی کە چی ڕوویدا لە کاتی لێکۆڵینەوە هەمووی بۆ براکەی خۆی گێڕابووەوە. براکە شێمەمانەی نووسی بووەوە بڵاوی کردەوە. براکەی ناوی خەیریە و مفاوەزی ئەمن بوو. بۆی گێڕابووەوە کە لە کاتی لێکۆڵینەوە هەڵوێستی زۆر ئەرێنی بووە. سەید سەدر هەڵوێستی پۆزەتیڤ بووە لە کاتی لێکۆڵینەوە. تەنانەت فازڵ بەڕاکیش کە چوو بۆ قسەی لەگەڵ کردبوو پێی گوتبوو تۆ چۆن پشتیوانی لەو ئێرانیە دەکەی لە کاتێکدا تۆ کەسایەتێکی عەرەبی. ئەویش پشتگیری ئەو قسەی کردبوو. بەگشتی وا قسەی کردبوو کە خۆی لێ بە دوور دەگرێ. پەشێمان بۆ لە قسەکانی خۆی زۆریش پاشگەز بووەوە چونکە دەیبینی خوشەکەی لە ژوورەکەی ئەولاترە. یەکێ خۆشی خۆی ببینێ لە ژوورێکی ئەولاترە و لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێت چی دەکات؟ بێگومان ئامادەی خۆی بۆ هاوکاری دەردەبڕێ. جاری دوم زۆر جیاواز بوو لە جاری یەکەم. لەگەڵ ئەوەشدا ئەو بەڕێزەوە ڕەفتاری لەگەڵ دەکردن. پێی گوتبوون چیتان دەبێ من ئامادەم. نووسراوێکیان بۆی هەنا بوو واژۆی بکات کەواتە بۆ کوشتیان یان ئەگەر وایە بۆ چی کوشت؟ تەواو ئەوە چەخماخەکە بوو، چەخماخەی شۆڕش. ئەگەر سەدر ئەمڕۆ نەکوژرێ دوای 10 ڕۆژ 20 ڕۆژ مانگێکی دیکە عێراق سەراوبن دەبێ. بۆیە بڕیار درا بکوژێ و بەنهێنی ژێرخاک بکرێ و هیچ کەس بە شوێنەکەی نەزانێ و کەس نەزانێت چی بەسەر هات. ماوەیان نەماوە. ئیدی بەو جۆرە هەندێک دایانگوت کوژراوە، هەندێک دایانگوت نەکوژراوە، هەندێک دایانگوت لە سێدارە دراوە، هەندێک دایانگوت لە زیندانە و ئازادی دەکەن. خۆ دەزانی کابرا کوڕەکەی لە بەرچاوی دەبن لە دڵی خۆیدا دەڵێ ڕەنگە 3 ڕۆژی دیکە ئازادی بکەن. ئێ باشە ئەمانە سەیدەکەیان گیراوە. هەندێکیان باوەڕ دەهێنن کە کوژراوە بەڵام هەشانە باوەڕ ناهێنێ. هەیە دەڵێ دڵنیا بن ئازاد دەکرێ و دەگەڕێتەوە. بۆ جۆرە خەڵک بێدەنگ دەمێن. ئەو هەموو فەرتەنەیان بۆ کردەوە هەموو مزاهرات و ناڕازی بوونە ئەی کە بڵێن ئیعدامیان کرد کەونیان کرد بۆ ئەو کاردانەوەیە نەبوو. لأنهم لا يعلمون ماذا جرى. لەبەرەوەی نیان دەزانی چی بووە. سەدر ڕۆیشت و بێسەر و شوێن بوو. لەکوێ بێسەر و شوێنە کەس نەیدەزانی.
بێگومان هەندێک خەڵکی درۆزن جا هەر کەسێک بن باگویان لە دەنگم بێ گوتیان تەرمەکەیان هێناوەتەوە بۆ باوکی بۆ سادق ئەلسەدر نوێژی لەسەر کردووە خۆی تەرمەکەی شوشتووە یان هەردوو تەرمەکە و کفنی کردوون جا یەکێ دەڵێ تەرمی هەردووکیان بووە یەکێ دەڵێ هەر یەک تەرم بووە ئەم قسانە هیچی ڕاست نین چونکە گەر وا بوایە هەموو دنیا سەراو بندە بوو بەڵام کەسێکی نەکرد بەڕاستیش ئەو ئەفسەرەی لە ڕۆژی کوشتنی سەدر لە شەعبەی پێنجەم پەیوەندی بە بەڕێوەبەرایەتیەوە کردبوو کە دوو گۆڕ لە شوێنێکی نهێنی ئامادە بکەن هیچ کەس پێی نەدەزانی نابە کەس بزانێ ڕئیس عورەفا حەموودی و ڕئیس عورەفا موحسینیان نارد ئەمانە مردوونێژ بوون لە ئەمنی نەجەف بەڵام ڕئیس عورەفا بوون لە ئەمن و بەعسی بوون و دواتر خەڵاتیشیان وەرگرت وتیان بڕۆن دوو گۆڕ ئامادە بکەن چوون و بێ ئەوەی کەس پێیان بزانێ دوو گۆڕیان ئامادە کرد دوای چەند کاژێرێک و هەر بەو شەوە دوو تەرمەکە شاردرانەوە بێ ئەوەی کەس بزانێ ئەمە چیرۆکی ڕاستەقینەی ئەو ڕووداوەیە کەواتە دیار نییە و دوو تەرمەی ئەوان بۆ یا ئەوان نەبووە تەرمی ئەوان بووە بە گوێرەی زانیاریەکانی من نەخێر ئەوانی ژەگەر دەیانەوە بگەنە ڕاستی ئەو تەرمانەی ئێستا لەو گۆڕانەدان و مەزاریانە سەر دروستکراوە دەتوانن دیNAیان لێوەرگرن و بینەرن بۆ پشکنی ئەوە کێشەکە کۆتاییک دێ و سەباح حەمدانیش بێدەنگ دەکەن بە نمونە دەڵێن مەبەستمەر کەسێک بێدەنگ دەکەن کە گومانی هەیە کەواتە بە بڕوای تۆ ئەوانە ئەو تەرمانە تەرمیەوان نین بە قەنەعاتی تۆ بێگومان نەخێر نەخێر ئەو چیرۆکەی من لەو دوو ڕئیس عورەفای بیستومە ئەوانە هەردووکیان سەر بە ئەمن بوون من کە هاتم بوومە بەرپرسی ئەوان من ئەفسەریان بووم و کاتێ دەڵێم وەرە موحسین ئەو چیرۆکەم بۆ بگێڕەوە چیم بۆ دەگێڕێتەوە بێگومان شتەکە چۆن بووە ئەوەم بۆ دەگێڕێتەوە چۆنتان شاردەوە چیرۆکەکەم وەکو خۆی بۆ دەگێڕێتەوە باشە ئەو ئەفسەری کە بەشدار بووە لە کوشتنەکە و هەر خۆیشی تەرمەکانی هێناوە بۆ شاردنەوە نەقیب شاکر بوو من چیرۆکەکەم لە دەمی خۆی بیستووە تەرمیان بۆ کەس نەناردوێتەوە هەر خۆیان ژێرخاکیان خستن و کۆتایی هات کەواتە ئەگەر ئەو پرسیارە بکەم بۆچی دوای ساڵێک دایرەی ئەمن هەڵی کوتایە سەر ماڵی محەممەد باقر سەدر بۆ ئەوەی ئاشکرا نەبێت کە کوژراوە خەڵک هەموو دابەش بوون لە نێوانەوەی باوەڕی هێنابوو ئەوەی بە درۆی دەخستەوە و ئەوەی گومانی هەبوو نیان دەزانی مەسەلە چیە ماڵی سەی سەدر داخراوە تەواو کۆتایی هات کەواتە ئەگەر کوژرا بێ دەڵێن ئەمن هاتوون شتەکانی ماڵەکەی ببن دیارە تەرمەکەیان داوەتە خێزانەکەی ئەم شتە ئاوا بە تەمۆمژاوی مایەوە ئەمەش دیارترین بەڵگەیە بۆ ڕاستی قسەکانی من بەش بە حاڵی خۆم دوای تێپەڕبوونی کەمتر لە ساڵێک چوومە ناو ماڵەکەی سەید محەممەد باقر سەدر چوومە ژوورەوە و مفەوەز دەخیل تکریتی و ڕئیس عورەفا عیسامم لەگەڵ بوو کە خەڵکی حەدیسیە و شۆفێری خۆم بوو چووینە ناو ماڵەکەی و هەموویمان پشکنی بۆی بزانین چی تێدایە لەوێ قاسەیەکمان دۆزیەوە کە ڕەنگە چیرۆکەکەیتان بیست بێ بارحاڵ قاسەکەمان دۆزیەوە و پەیوەندیمان بە بەڕێوبەری ئەمنەوە کرد زۆر باشە کاک سەبا ئێمە پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمانەیە دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دێن لەگەڵ کاک سەباح یەحیا حەمدانی کاک سەباح باسی ئەومان کرد کە ئێوە چوونە سەر ماڵی محەممەد باقر سەدر خەڵک تووڕە نەبوو لەو چوونەیەوە هیچ ڕەتدانەوەیەکی هەبوو خەڵک لەسەر چوونە نێو ماڵەکەی سەدر نەخێر شتیوا ممکن نەبوو بێگومان لە پلەی یەکەم بەهۆی سەرکوتکارێکی تۆقێنەر هەبوو خەڵک نەیان دەوێرا توخنی شوێنێک بکەون مەترسیدار بێ دەترسان بگیرێن و توش ببن ئێمەش بەڕێکەوت چوین ئێوە بە ئاشکرا چوون یا بە دزیەوە چوون بێگومان بە ئاشکرا چوین دەرگامان کردەوە و چوینە ژوورەوە ماڵەکەی هەروەکو خۆی بوو جامە دواتر کێشەی زۆری بۆ دروست کردم خەڵک لە بەغدا لە دژیم قسەی من خۆپشاندانیان کرد من ئەو ڕۆژەی چوومە ناو ماڵەکە وەکو خۆی بوو بێ ئەوەی کەس دەستکاری شتێکی کرد بێت تەنانەت ئامێرێکی ڤیدۆیی هەبوو لە لای دەستەڕاستی
کوڕەکەی خۆی سەید جعفر کە باڵیۆزی عراق لە بریتانیا ئەویش باسی دەکات. ئامێرێکی ڤیدیۆی ناشناڵ بوو. بە چاوی خۆم دیتم. کوڕەکەشی ئەوەی لە یادا. دۆڵابەکەش ئەو دەڵێ دۆڵاب منێکێ لە هاوڕێکانم قسەی لەگەڵ کردبوو گوتبووی دۆڵابێک لەوێ هەبوو. بەڵام دۆڵاب نەبوو، قاسە بوو. ڕەنگێکی سلڤەری هەبوو بۆیە شێوەی لە دۆڵاب نزیک بوو، بەڵام قاسە بوو. ئینجا مێزی نووسینەکەی و شوێنی دانیشتنی لە سەرزەویەکە و لای دەسەڕاستی پەنجەرەیەکی درێژە بوو دەیڕوانیە سەر کۆڵانەکە. ماڵەکار وەکو خۆی بوو. کەس دەستی بۆیش نەبرد. نوعمانی کە ئەو خۆپشاندان و هەرایی نایەوە دوای تێپەڕینی 40 ساڵ ئەفسەرێکی پێشووی ئەمن دێ دەڵێ من چوومەتە ناو ماڵەکەی سەید سەدر. ماڵەکەی هیچی لێ نهاتبوو، هیچ نەدزرا بوو. قاسەیەکمان دۆزیەوە و قاسەکە ئەوەندە دۆلاری تێدا بوو، ملیۆنان دۆلار، یان با بڵێن بەهای ملیۆنان دۆلار. کە چیەکێ لەو لاوە دێت قسەیەکی وا دەکات کە دەیسەلمێنێ هەموو قسەکانی درۆن. ئەو دەڵێ چی؟ دەڵێ ئەو ڕۆژەی سەید سەدر بۆ جاری دوم دەستگیر کرا 200 کەسی سەر بە ئەمن چوونە ناو ماڵەکەی. 200 کەسی ئەمن بشنە ناو ماڵێکەوە لەوانەیە وێرانی بکەن، بە تایبەتی کە خانووەکەش کۆم بێ. دەڵێ هەموو شتێکیان تێکدا. هەمویان تاڵان کرد و ڕۆیشتن. دوای ئەوەی سەیدیان دەستگیر کرد. شتیوە بە هیچ جۆرێک ڕووی نەداوە. چونکە من خۆم چوومە ماڵەکە و هەموو شتێکم بە چاوی خۆم بینی. تەنانەت چێشتخانەکەی، تەباغەکەی و بەفرگرەکەی. ماڵێکی سادە و ساکار بوو. سەدر بۆ خۆشی مرۆڤێکی زاهید بوو. باشە مناڵەکانی چی لێهات لەکوێ ژیانە و کاتە بۆ ئەو بەتەنیا بۆ خۆی لەو ماڵەیە ژیە پێشەوەی بگیرێ. ئەو کاتەی کە دەستگیر کرا منداڵەکانی لەوێ بوون. خۆی گیرا و ئینجا خوشکەکەیان هێنا و ئیدی خێزانەکەی چوونە بەغدا. دەرگایان داخست و ڕۆیشتن. من بینیم قاسەکە کرابووەوە، گلیلەکەی لەسەر هەڵگیرا بوو. مانای وایە کراوەتەوە. ڕەنگە شتێکیان لێ بردبێ، خوا دەزانێ. ئەی بۆ کراوە بۆ و خۆ دەبوا دا بخرێ. ممکن نییە قاسەیەک هەر ئەوە بەدەست بکرێتەوە. یعنی ئەوەندە بە پەلە ڕۆیشت بوون کە فریای نەکەوتبوون قاسەکە داخەن. ڕەنگە ئەوان بە خێرایی هەندێک شتی خۆیان بردووە و دەرچوو. ڕەنگە هەندێک پارەشیان لێ بردبێ. ئەوان لەو کاتەدا نەیان دەزانی ئایندەیان چییە و چیان بەسەردێ. ڕویان کردە بەغدا، خۆیان لە بنەڕەتدا خەڵکی بەغدان. ئەوان چوونە بەغدا و ئێمەش با بێمە سەرباسی ئەو قاسەیە چی تێدا بوو. چیتیا بۆ قاسەیە چیتیا بوو. ئێمە کە قاسەکەمان کردەوە زێدەڕۆی نییە بڵێم پارەی لێ دەڕژایە خوارەوە. پارەکە بەسەرماندا ڕژا. چەندین جۆر پارەی بیانی لە دۆلارەوە بۆ ریاڵی سعودی، دیناری بەحرەینی و دراوی مەغریبی و بگرە ڕووسی و تەنانەت هەندێکیان نەمدەزانی پارەی چ وڵاتێکن. بە زمانێک لەسەریان نووسرا بوو نەمدەزانی چ زمانێکە تا بزانم پارەکە هیچ وڵاتێکە. بەهەرحاڵ پارەی عێراقی بە سەفتە، پارەی سعودی بە سەفتە، ریالی سعودی، دیناری کوێتی، جگە لەوانەش دوو تەنەکەی گەورە خشت و زێڕ. خۆی تەنەکەیەک 16 کیلۆیە. ناتوانم بڵێم هەرێکە 16 کیلۆ زێڕیان تێدا بوو، بەڵام پێم وایە هەرێکە 4 کیلۆ زێڕیان تێدا بوو. باشە باو پرسیارەش بکەم کەواتە ئەم هەموو پارەی بیانیەتیا بۆی وڵاتانی جۆرا و جۆر ئەم پارانە چۆن گەیشت بووە دەستی سەید باقر الحەشیم؟ خۆ ینی بە دەستی گەیشتووە، خۆ لە ڕێگەی بانکەوە نەگەیشتووە، ینی چۆن گەیشتوتە دەستی؟ یعنی لەم هەموو وڵاتانەوە خەڵک سەردانی کردووە؟ بۆچی بەو هەموو عوملە جیاوازە؟ ئەو مەرجع بوو. مەرجعی شتێکی هەیە بە ناوی مافی شەرعی. وبعد طبعا يعني سيد الخوئي كان يتلقى. هەڵبەتە سەید خۆئیش بێگومان ئەوەی هەبوو بەو سیفەتەی مەرجعی باڵایە، بەڵام ئەمیش مەرجعێکی گەورە بوو.
خەڵکێکی زۆری عەرب لایەن گریبوون و پارەیان بۆ دەهێنا. ئەم پارانە خۆم بینیم یەکی پارچە کاخەزێکیان پێوە بوو. بۆ نمونە $200 کاخەزێکیان پێوە بوو، ناوێکی لەسەر نووسرا بوو. بۆ نمونە محەممەد علی فڵانی، واتە ناوەکانیان دەنووسین. شتەکە ڕوون بوو کە ئەمانە مافی شەرعین. لە دیدارێکی خۆشمدا لە بەرنامەکەی دکتۆر حەمید گوتم ڕوون و ئاشکرایە ئەمە حەقی شەرعیە. تۆ کە ناوەکان دەبینی دەزانی کە ئەمە حەقی شەرعیە و لە خەڵکەوە هاتووە. پارەیەکە وەکو زەکات درراوە، چونکە زەکات لای شیعە جیاوازە لە سەکاتی سوننە. زێڕەکانیش ناویان لەسەر نووسرا بوو. هەر پارچەیەک زێر ناوێکی لەسەر بوو. ئەمانە خەڵک بەخشیونی. یەکێک زێڕی زۆری هەیە و دەیەوێ مافی شەرعی لێ بدات، دەشێت دەیداتە سەید. باش ئەو پارەیە کە ئێوە بینیتان چەندی پێشوو تا ژیاتان کردەوە و حسابتان کرد و ینی پارەیە هەم وڵاتە بۆە جاکرێت چەند بوو؟ ینی ئەگەر بیخەمڵێنی بە پارە بە دۆلار ئەو کاتە چەنە بێ؟ ئێمە کە ئەو پارە و زێڕانەمان بینی وەکو لە بیرمە پێم وایە مفەوەز دەخیل بوو کە تکریتیە و هێشتا لە ژیاندا ماوە. گوتی گەورم با هەمووی بکەینە چەند کیسەیەکەوە و بیبینەوە بۆ ماڵەوە، لەوێ بەشی دەکەین. خۆت چەنددا ئێمە بیدە و باقیەکەی ببە. گوتمەوە کاری من نییە. ئەو کاتە دەستپاکی هەبوو. گوتمەوە کاری من نییە. هەر لەوێدا بە هۆکی تۆکی پەیوەندیم بە بەڕێوبەرەوە کرد. گوتم تکایە بە خێراترین کات بگەنە ئێرە، کارێکی زۆر گرنگمان هەیە و لە ماڵی سید محەممەد باقر سەدرین. گوتم خۆ دەفتەرەکان و چەند ئۆتۆمبیلێک وەرن. ئەوە بوو بە خێرایی هاتن و گەیشتن ئەوێ. هەموو زێڕ و پارە و شتەکانمان بار کرد و بردمانەوە بۆ بەڕێوبەرایەتی ئەمن. لەوێ بەڕێوبەری ئەمن تەلەفۆنێکی بۆ بانک کرد و چەند فەرمانبەرێکی بانک هاتن و دەستیان بە ژماردنی کرد. دایان ژمارد و دایان کردە سەفتە. دایان ژمارد و دایان کردە سەفتە هەتا هەمووی جیاکرایەوە. بەڵام ئەوانیش هەندێک لەو دراوانەیان نەدەناسیەوە کە هی کام وڵاتن. بەڵێ بەس بە گشتی زانیتان چەنەی بوو چەنە پارە بۆ هەمووی؟ ینی چەنەی پارە کردە و پارەیە تقریبن؟ دەتوانم ئێستا مەزەندەی بکەم بە 100 ملیۆن، بە 50 ملیۆن، لەوانەیە بە 70 ملیۆن، چونکە نازانم بەرامبەر چەندی ئێستایە. من لە سەرەتاوە گوتم نازانم بەرامبەر چەند پارەی ئێستا ڕادەوەستێ. ڕەنگە لەو کاتەدا 10 ملیۆن بوو بێ، بەڵام 10 ملیۆنی ئەو کاتە هەمان 10 ملیۆنی ئێستایە. بەهای دۆلاری ئەو کاتە وەکو بەهای دۆلاری ئێستا بوو. بەڵێ باشە بێژگە لە پارەکان هیچ بەڵگەیەک شتێک نووسراوێک مەسەلەن شتێکی تریتیا بوو لە قاسەکە یا تەنها پارە بوو؟ نەخێر، قاسەکە هیچ بەڵگەنامەیەکی تێدا نەبوو. ئەو بەڵگانی دۆزرانەوە و بارکران لەسەر مێزی نووسینەکەی بوون. نووسنگەیەکیە بوو پڕ بوو لە کتێب و دەستنووس، بەڕاست و چەپدا کتێب بوو. ئەو شوێنەی لێی دەنووسی مێزێکی نزم بوو، خۆی لەسەر زەوی دادەنیشت. کە دەچوویتە ژوورەوە مێزەکە لە لای پێشەوە بوو. ئەوەی چوو بێتە ئەو ژوورە و لە یادی مابێ لە لای ڕاستی پەنجەرەیەکە بوو. پەنجەرەیەکی درێژ نزیکەی مەتر و نیوێک بەرز بوو. پانیەکەشی 40 بۆ 50 سانتیمەتر بوو. قاسەکەش هەر لەو لای ڕاستیەوە بوو. نووسنگەیەکی سادە بوو. لەو کاتەیە کە ئێوە گەڕان ماڵەکەی گەڕان هیچ ینی شەر نییە لە ناو قاسەکەیە، هیچ بەڵگەیەکی نهێنی ترتان دۆزیەوە؟ هەموو وەرەقە و کتێبەکانی کە لەوێ بوون هەموویان بران و لە بەڕێوەبەرایەتی جاکرانەوە. ئەوە کاری خەڵکی تایبەتمەند بوو، بەڵام هیچیان نەدۆزیەوە. هیچ شتێکی نائاساییە نەدۆزیەوە. هەموو کتێب و دەستنووسی ئاینی بوون، نامە و وەڵامی نامە بوون، پرسیاری خەڵک بوون و هەر ئەوەندە. بەڵام دەست بەسەر هەمووی داگیرا و بران بۆ بەڕێوەبەرایەتی ئەمن و لەوێ ڕەوانەکران بۆ بەڕێوەبەرایەتی ئەمنی عام. پارەکانیش هەمووی ڕەوانەی بەشی دارایی ئەمنی عام کرا. زێڕەکانیش هەمووی برایە شوێنێک کە فەرمانگەیەک بوو تایبەت بوو بە زێڕ، هەموویان ڕەوانی ئەوێ کرد. دائرة خاصة مع الذهب، بعثنا أرسلنا الذهب إلى هذه الدائرة. ئەو پارەی کە لەوێ بوو پارەی مەرجعیەت بوو، مەرجعیەت داوای کرد کە ئەو پارەیە بگەڕێنرێتەوە بۆ ئەوان یاخود پارەکەی کەسێک بووی خۆی بوو؟
المرجعية ما لها علاقة. نا مەرجعیەتی سەید خۆی هیچ پەیوەندێکی نەبوو بە پارەی سەید سەدرەوە، چونکە ئەمیش لە خۆیدا مەرجعێکی جیاواز بوو، پەیوەندی بە مەرجعیەتی سەید خۆیەوە نەبوو. پارەی خۆی بوو، ئەتوانی وا بڵێنەوە پارێ درا بوو بە خۆی بە سەید محەممەد باقر سەدر. نعم هو بەڵێ خۆی بەو اعتیبارەی کە سەیدە و مەرجعە تەنانەت منداڵەکانیشی لەبارەیەوە پارەیە پرسیاریان کردبوو. ئەمە لە کتێبیشدا باس کراوە، کتێبەکانی شیعە، بۆ نمونە سەید حائیری و خەڵکی دیکەش دەڵێ قسەی بۆ منداڵەکانی کردووە، یەکێ لە کچەکانی پرسیاری لێ کردو بۆچی ئەم هەموو پارەیە لای ئێمەیە، گوتوویەتی ئەوە پارەی ئێمە نییە، پارەی ساحیبی زەمانە و دەبێت لە شوێنی گونجاوی خۆیدا خەرجی بکەین، واتە ناتوانین بارەزوی خۆمان خەرجی بکەین. بەو جۆرە منداڵەکانی خۆی فێری زۆهد کردووە. من بەو جۆرە خوێندومەتەوە. بەڵێ ئەو سەردەمەی کە تۆ لە نەجەف بووی، ئێران وەکو وڵات، وەکو زمان، وەکو فەرهەنگ لە ناو نەجەفا گەشەی کردبوو، ینی ڕەجی دا و کتابوو هەبوو تەنیا لە ڕێی مەرجعەکانەوە، لە ڕێی مەرجعەکان و پیاوانی ئاینیەوە هەستت بە وجودێکی بەهێزی ئێران دەکرد لەو پارێزگایە. مەسەن زمانی فارسی بەکارە هات، ینی خەڵک بە فارسی قسەیە کرد وەکو نەخێر، زمانی فارسی نەبوو، قسەشی پێ نەدەکرا، بەڵام ڕەنگە خۆیان لە نێوانی خۆیاندا بە فارسی قسەیان کردبێ. کوڕەکانی خۆئی کە لەگەڵ باوکیان قسەیان دەکرد بە فارسی قسەیان دەکرد، هەندێک جار بە ئازاری قسەیان دەکرد. بۆچی؟ چونکە شەخ محەممەد تەقی ئەلموستی تورکمان بوو، بۆیە بە تورکی ئازاری قسەیان لەگەڵ دەکرد، بێگومان بە عەرەبیش قسەیان دەکرد. بەڵێ کەواتە ئەگەر باو پرسیارە بکەین لە ئەو کاتی ئێوە لە نەجەف بوون، ڕێو ڕەسمە ئاینیەکانی شیعە ئازاد بوو، ینی خەڵکی توانی بە ئازادی یادە دینیەکانی خۆیان بکاتەوە. زۆربەی ڕێوڕەسمەکان ڕێگە پێدراو بوون، زۆری نیان، لەوانە کاروانی ڕۆیشتن بە پێ لە نێوان نەجەف و کەربەلا یان لە شارەکانی دیکەوە کە دەهاتن، ئەوانە هەموو ڕێپێدراو بوون. هەروەها ڕێوڕەسمی مەقتەل لە ناو ماڵەکان و حوسەینیەکان، بەڵام سینەکوتان قەدەغە بوو، خۆبریندارکردن بە چەقۆ و ئەوانە قەدەغە بوو. وممنوع الضرب بالشفرات أو راسيكية بالطبر. ها هي فقط، هاي حقيقة، لكن يجب أن تستحصى على بەڵام دەبوو ڕەزامەندی ئەمن وەرگرن ئەگەر ویستبیان لە حوسەینیەوە کۆ ببنەوە. داوایەکیان پێشکەش دەکرد و ئەمن ڕەزامەندی دەدا و بەو جۆرە دەیانتوانی لە ناو حوسەینیا ڕێوڕەسمی مەقتەل بکەن. بەڵام بەبێ ئەو ڕەفتارە نامە و ناشیرنانەی کە تەنانەت بەشێکی زۆر لە زانایانی شیعەش ڕەتی دەکەنەوە، ئەوانەی دیکە وەکو دروستکردنی خواردن و دابەشکردنی لەسەر خەڵک و لەسەر ڕێگاکان هەمووی ڕێگە پێدراو بوو. بەڵام لەژێر چاودێری ئەمن، مەفرەزەی ئەمنی و مەفرەزەی پۆلیس دەگەڕان و ئەوەش زیاتر بۆ پاراستنی خەڵک. مفارز ئەمنیە تمشي، مفارز الشرطة، يعني بالدرجة الأولى الأمن لحماية الناس حتى لا تتكرر عندنا. أو مافرزاني أمن هل لخوان بون لشيعكان بون ياخذ خلقاني تربون لشاركاني تربون برابو. لا جميع، نا لهمو لایەکی تێدا بوو، من الجميع. بەڵام زۆرینەی ئەفسەرەکان سون نەبوون. چۆن باسی کێشەی زۆرینەمان دەکرد لە مەسەلەی ئۆتۆنۆمی کە دەبوو ئۆتۆنۆمی بێت بەڕاستی و کەچیوانە بوو، تەنیا ئەمنی حکمی ذاتی بوو، لەوێ شوا بوو. زۆرینەی ئەفسەرەکان سون نەبوون، زۆرینەی بەرپرسەکان سون نەبوون. ماوەیەک بەڕێوبەری ئەمنی نەجەف کە خۆم کارم لەگەڵ کردو شیعە بوو، عومران موسا مەزلوم بەڕێوبەری ئەمن بوو لە ساڵی 1970 بۆ 1970. ماوەی ساڵێک و دواتر گوازرایەوە. ئەوە شیعە بوو، بەڵام ئەو لە سونەکان دڵڕاقتر بوو بەرامبەر شیعە. ئەوە ڕاستیە، هەمیشە وا بووە و هۆیەکەش نیفاقە. باشە ئەگەر دوای ئەو هەموو ساڵە ئێستا بە چاوی ئێستاوە هەڵسەنگاندن بۆ دەسەڵاتی حکوومەتی عراقی لە نەجەف بکەی، چۆن هەڵسەنگاندنێکەکەی؟ دەسەڵاتی دەوڵەت دەستی وەردەدایە هەموو ئەو شتانەی کە کاری ئەو نەبوون. بەش بە حاڵی خۆم حەزم دەکرد مەرجعیەت بە کەیفی خۆی کار بکات و پەیوەندیمان پێوەی نەبێ. خەڵکێک دانیشتون وانە دەخوێنن، زانستخوازن،
نەخەڵکیان لێ دەکەمە سیخڕ و نەپارە دەبەخشمەوە و نەدایان کەمە وەکیلی ئەمن لێ دەگەڕم کاری خۆیان بکەن لە سیستەم دەرمەچۆ و بۆممان بۆ دامەنێ و چەکمەهێنە ناو وڵاتەکە ئەگەر ئەوەیان کرد دەتوانین ڕەفتاریان لەگەڵ بکەین بەڵام وەکو مەسەلەی ئاین لێگەڕێ لەسەر ئاینی خۆیان بن لێگەڕێ بە شێوازی خۆیان کار بکەن خۆ ئەگەر ئاوامان کردبا نەکێشە پەیدا دەبوو نەسەدان کەسمان لەسەر درۆ بوختان لە سێدارە دەدا باشایی ژیانی خەڵک چۆن بوو ینی ژیانی ڕۆژانەی خەڵک لە نەجەف چۆن بۆ ئەو کاتە یعنی خەڵک ژیانێکی ئاساییە ژیایە لە ترس و دڵەڕاوچیە و هەتا لە بواری ئابوووریەوە بە شێوەیەکی گشتی وەکو لە یادم بێت ڕەوشەکە خراپ نەبوو لەو کاتەدا ساڵانی هەشتاکان و لە سەرەتای جەنگدا ئەگەر ئەو جەنگە نەبایە هەستمان نەدەکرد کێشەیەکی ڕاستەقینە هەیە پشت بە حاڵی خۆم بەناو نەجەفدا دەسۆڕامەوە بێ ئەوەی پێویستم باڵگرتنی چەکە بێ یەکەم لە بەرەوەی متمانەم بەخۆم هەبوو دووەم بەهۆی ئەوەی پەیوەندیم لەگەڵ خەڵک باش بوو لەوانە بووم کە حەزم دەکرد خەڵک بناسم سەردانیان بکەم و دۆستانە بووم لەگەڵیان یەکێ لە ئەفسەرەکانی ئێمە کوژرا ملازم ڕەسمی ئەلحەدیسی لەسەر شەقام کوژرا بەڵام من نەترسام و هەستم کرد پەیوەندی بە منەوە نییە لەوانەیە کەسێکی خراپ بوو بێ بێگومان حیزبی داعوە و ئەو ڕێکخراوانەی لەو کاتەدا هەبوون ڕەنگە ئەوان بوو بن لەوانەش ئازیەتی خەڵکی دابێ دەستی بۆ ناموسی کەسێک بردەبێ خوا دەزانێ بەڵام کوژرا و کە کوژراش هەندێ ترس و دڵڕاوکێ لە ناو ئەفسەرەکانی ئەمن بڵاو بووە و گوتیان ئاگاتان لە خۆتان بێ بەڵام من وەکو خۆم نەترسام و گوتم کوژرا پەیوەندی بە منەوە نییە بە جلوبەرگێکی ئاساییەوە دەچوومە ناو بازاڕ و دەچوومە سەردانی خەڵک و دەچوومە مەزاری ئیمام عەلی و فاتیحەم دەخوێند و زۆر ئاسایی دەهاتم و دەچووم ئەسەلم عەلەیه ئەقرأ الفاتحة ئەطلع عادی جدا بەڵێ باشە سەردەمانێک ئیمام خومەینی لە نەجەف بوو ئەو کاتە بە ئاگاداری حکوومەتی عێراقی بوو یاخود مۆڵەتی لێوان وەرگرت بوو کە لەوێ بژی ئەوەی من لە نەجەف هەستم پێکرد خەڵکەکەی ڕقیان لە خومەینی بوو نێوبانگێکی باشی نەبوو وا باستەکرا کە لوودبەرز بووە سڵاوی لە کەس نەدەکرد و کە سڵاویشان لێ کرد بە وەڵامی نەدەداوە خەڵک لە ناو خۆیان ئاوە باسییان دەکرد بەڵام ئایا لەبەر من بەو جۆرە باسییان دەکرد کاتێک پرسیارم لێ دەکردن یان بەڕاستی خۆشیان نەدەویست لەوەیان بە تەواوی دڵنیانی من ئاوام بیستووە و لە نەجەف ئاوە باستەکرا کە کەسێکی خۆشەویست نەبووە جوڵەی کەم بوو بە دەگمەن لە ماڵەکەی دەردەچوو بەڵام سەید خۆئی داهات و دەچوو داهاتە مەزاری ئیمام هەمیشە لە مزگەوتی خەزرا دەتبینی کەسێکی جیاواز بوو مەزاخرە و مەرجع نەبوو خۆ خومەینی و کاتە مەرجع نەبوو لە وانە ڕاستە بەڵام ئەویش مەرجعێکی سیاسی بەهێز بوو ئێرانیەکان لێوە نزیک بوون ئەی لەگەڵ حکوومەتە پەیوەندی چۆن بوو ینی بەکوتم حکوومەت ئاگادار بوو تاوان بە مۆڵەتی حکوومەتی عێراقی لەوێ بۆ خۆ بێگومان پەیوەندی باش بوو پەیوەندەکانی لە ڕێی کوڕەکەیەوە بوو ئەو هاوەهەنگی بۆ دەکرد لەگەڵ مخابەرات و ئەمن و دەستگاکانی دیکە پەیوەندی لەگەڵ بەختیاری هەبوو ئەم بەختیاریە یەکێک بوو لە ئەفسەرە گەورەکانی سوپا کە لە عێراق پەنابەر بوو کۆشکێکی لە کۆشەکانی سەرۆکایەتی وەرگرتە بوو لە بەغدا لای ڕژێم کەسێکی بەهادار بوو هەر ئەم کەسەش پەیوەندەکانی بۆ ڕێک دەخست و خومەینی هەرچی پێویست بە ئەم بۆی جێبەجێ دەکرد علاقات الخميني ما يريده الخميني تەنانەت بۆی ئەو پەیوەندیە خەڵکی گیراوی لە زیندان دەهێنایە دەرەوە تەلەفۆنی بۆ بەختیاری دەکرد و ئەویش داوای لە دەستگا ئەمنیەکان دەکرد یان لە بەڕێوەبەری ئەمنی عام کە ئەو کەسانەمان بۆ ئازاد بکەن بۆیە بەڵێ پەیوەندێکی بەهێزی لەگەڵ ڕژەم هەبوو كان على علاقة قوية جدا مع النظام بەڵێ باشە باز لەوا کرێکە پلانێکە بووە بۆ کوشتنی خومەینی ئەوە کەی بوو ینی ئەو پلانە لەلایەن چیەوە ئامادەکرا بوو ئەمە جاری یەکەمە لە ڕوودا و ئەمە دەبیستە بەڵێ بەڕێوبەری ئەمن
کە ناوی سڕۆح نەجرس بوو ئێستا لە ئیماراتە و لەوێ پەنابەرە. ئەو پیاوە بۆ خۆمی گێڕایەوە، ئەو کاتەی هێشتا ئەفسەر بوو لە بەغدا. سڕۆح ڕاست پێدرا بوو کە خومەینی بکوژێ، هەموو ئامادەکاریکی بۆ کرابوو. ژمارەیەک لە ئەفسەرەکانی ئەمنی نەجەف چاوەڕێی بوون بێت و دەست بەکارەکە بکەن پێش ئەوەی لە عێراق دەربچێت و بڕوات. چون بیکوژن گوتی گەیشتینە شوێنەکە، ئەمە خۆی گێڕایەوە و منیش بە ئاشکرا باسی دەکەم، باگوێی لێم بێ و بڵێ نا من شتی وام نەگوتووە. گەیشتبوونە شوێنەکە و گوتی لەوێ ئاگادار کراینەوە. خۆ دەزانی لە ئەمن جیهازمان هەبوو، ئامێری هۆکی تۆکی و جۆری دیکەشمان هەبوو کە لە ناو ئۆتۆمبیل دادەندرا. گوتی ئاگادار کراینەوە کە کارەکە نەکەین و بگەڕینەوە شوێنی خۆمان. گوتی ئاوا ئاگادار کراینەوە کە واز لە پیرەکە بهێن و مەچنە لای، واتەمەی کوژن جێبەجێ مەکەن. ئەو بوو گەڕانەوە و تێنە دەگەیشت کە بۆچی نەیان هێشتۆ بیکوژن، بڕیار بوو بکوژرێ. بەڵام بارودۆخی سیاسی ئەو کادوا بووە، فەرمان لە سەدام حسێنەوە هاتبوو کە دەست لەو کارە هەڵگرن و تەواوی نەکەن. خوا دەزانێت چی ڕووی دەدا ئەگەر کوشت بایان. خۆ زۆر ئاسان بوو خەڵکی دیکەی پێتاوانبار بکەی، چونکە کوڕەکەشی ئاوا کوژە. مخابەراتی ئێرانی کوڕی خومەینیان لە عێراق کوشت، دەکرا باوکیشی بە هەمان شێوە لەلایەن مخابەراتی ئێرانەوە بکوژرێت. یعنی مخابەراتی عێراقی کوڕەکەیان کوشت؟ لا ئێرانی؟ نا ئێرانی کوشتیان. بەڵێ ساواک جەماعەتی شاه، چونکە خومەینی لا ئێمە بوو، بە شێوەیەک توانیان بگەنە کوڕەکەی و تیرۆری بکەن. کەواتە و پلانی کوشتنەکەی خومەینی لەلایەن حکوومەتی عێراقیەوە لە سەدامی ژەبێ ئاگادار بوو بێ بۆ حسابەی جەناب دەڵێ؟ بێگومان کاری لەو جۆرە ممکن نەبوو بەبێ ئاگاداری سەدام حسێن بکرێت. کەواتە بۆ پەشێمان بەوە لە ئاخیر دەقایە پەشێمان؟ کەس ئەوە نازانێت، ڕەنگە فەرمانێک لە دەرەوە هاتبێ. دەڵم ڕەنگە، خوا دەیزانێ بۆچی پاشکەس بوو. ئەگەر جێبەجێ کرابە لەوانە بوو باشتر بێ، دەکرا بخرێتە ئەسۆی مخابەراتی ئێرانی و ئیدی کۆتایی دەهات. بەڵام ئەوان پلانیان فراوانترە. کێ دەتوانێت بڵێ سەدام حسێن خۆیشی پەیوەندی لەگەڵ مخابەراتی ئەمریکی نەبووە و ئەوان ڕێگەیان داوە یان ڕەزامەندیان نەداوە لەسەر کوشتنی خومەینی؟ ڕەنگە ئەوان ئامادەکاریان کرد بێ بۆ ئەوەی خومەینی دەسەڵات بکرێت دەدەست، پاشەوەی لە عێراق دەڕوا و دەچێتە پاریس و زۆر نابات دەگەڕێتەوە و باسانی حکوم دەگرێتە دەست. سواری فڕۆکەیەک دەبێ و هەرکە دابەزی حکوم دەگرێتە دەست. تەنانەت ئەوەش بە پلان بووە. خومەینی پەیوەندیەکی باشیە بوو لەگەڵ مەرجەعیەت لە نەجەف؟ پەیوەندیان خۆش بوو یا ناخۆش بوو؟ لا طبعا پەیوەندیان خۆش نەبوو. لا كان مرجعيته نا مەرجەعیەتی ئەو لەگەڵ مەرجەعیەتی سەید خۆئی بە دوو ئاراستەی پێچەوانە دەڕۆیشت. ناکۆک بوون و تەبانە بوون، تەنانەت پەیوەندیان نیمچە بڕاو بوو. ئەو دەویست خۆی وا دەربخات کە کەسێکی لوودبەرز بوو، زۆر لوودبەرز بوو، بەڵام ماڵی خۆئی لوودبەرز نەبوون، زۆر سادە بوون، چ باوکیان چ کوڕەکانیشی، کەچی دوایی هەموو کوڕەکانی کوژران. سید محەممەد تەقی ئەرخۆئی بەدەستی مخابەراتی عێراقی کوژرا، سید ئیبراهیم لە ڕووداوەکانی 1992دا کوژرا، سید مەجید لە ساڵی 2003 لە نەجەف کوژرا. یانی هەمویان بوونە قوربانی. باشە، بەس لە بواری هزریەوە کامیان باڵاتر بوون دوا پرسیار بێ؟ بێگومان خۆئی مەرجەعی باڵای هەموو شیعەکانی جیهانی ئیسلامی بوو، بەڵام خومەینی تەنیا مەرجەعی ئەوانە بوو کە بیرکردنەوەیکی جیاوازیان هەبوو، ئەوانەی بڕوایان بە پرەنسیپی بەرەنگاربوونەوە هەبوو. ئەتەوەیە بڵێ ئەخیر و ئەوەڵ و ئەخیر بوو خۆی؟ بەڵێ، بێگومان مرۆڤێکی زۆریش باش بوو، تەنیا کاری بۆ بەرژەوەندی موسڵمانان دەکرد. من شیعە نیم، بەڵام ئەوەی لە خۆی و کوڕەکانی تێگەشتم، خۆئی شیعەیەک بوو دەیویست خزمەتی هەموو خەڵک بکات. بەڵام لەوە بترازێ بێگومان هەر مەرجەعێکیش هەڵەی هەیە، بەدڵنیاییەوە هەڵەیان هەبوو، بەڵام نامەوێ بشمەناو ئەو باسە. زۆر سپاس دەکەم. ئێمە لە ئەڵخەی داهاتووشدا درێژە بە گفتوگۆکەمان نەدەین. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوازی کۆتایی ئەڵقەیەم جارەمان
پێکەوە پرۆمۆی هەڵخەیداات و دەبینین و بەخواتان نەسوێر لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد هەیئەی کەرکووک کە سژنێکی تایبەتی بوو لە کەرکووک بۆچی ئەوە زۆر تایبەتیان کردبوو بە شوێنی ئەشکەنجەدان و کوشتنی کورد عندما تحدث مشاكل کە لە سلێمانی کێشەیەک ڕووی دەدا محسین بۆ نمونە محسن مثلا ئەو کاتێ محسین هەبوو پاشان خەڵکی دیکە هاتن دەچوو دەستبەجێ لە هەمان شوێندا خەڵکی گولە باران دەکرد هیچ ناڕەزایەتیەک هەبوو بەرامبەر ئەو زوڵمەی کە لە کورد دەکرا لەوەی کە مەسەلەن ماڵ و حاڵی کورد دەدرا بە عەرەبەکان تعليمات ڕێنمایەکە ئەوە بوو ئەگەر کوردیت و مڵکت هەیە دەتوانی مڵکەکەت بفرۆشی بە عەرەب و بە تورکومان و بە کوردیش ئەگەر عەرەبی دەتوانی مڵک لە کورد و لە تورکومان و لە عەرەبیش بکڕی ئەولەویەت بۆ عەرەب بوو ئینجا تورکومان هاتن ئەو زەویانیان بۆ خۆیان برد ئەوەیە سیاسەتی تعریب کە بریتە لە ڕاگواستنی خەڵکو و تەنانەت کوشتنیان